پێشتی بەڵاوبوونە ڤایرۆسی کۆرۆنل جیهانێ و گەهشتنە ئەوی ڤایرۆسی بۆ هەرێما کوردستانی و عێراقێ لە سنوورێ قەزا شێخانجی پشتی بشکنینکردنە 1805 کەسان 12 کەس هەتا نەها هاتینە تۆمارکردن بە توشبێن ڤایرۆسی کۆرۆنا و جواناژی 5 کەس بە تەمامی هاتنە چارەسەرکردن و زەڤرینە نافکەس و کارێن خۆ و نەها 7 کەس لە بن چاودێریا بزیشکیدانە لە نەخۆشخانەن تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنەل پارێزگەها دهۆکێ. لە سەرەتای مەترسی ڤایرۆسی کۆرۆنا کە لارێمان بووە ئێمە وەکو بەڕێوەبەری تەندروستی شێخان 3705 پشکنینمان ئەنجام داوە. لە کۆی ئەو 3705 تەنها 12 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە. لەم 12 5 کەسیان چاک بوونەتەوە ئیسەلامالی خوانن شفایتان بۆیان هاتووە. 7 کەس لەژێر چاودێری پزیشکانن لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە پارێزگای دهۆک. هاریکاری ڕێڤەبەری سەخلەمیا شێخان دکتۆر حازم ئەحمەد دەبێژێت کو نەها 139 کەس لە سنووری قەزا شێخان دەگرنتینێدانە و زۆربەی وانژی دەروێشێن ناحیە کەلک چینە. ئەو کەسانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە پێنجیان خەڵکی قەزای شێخان بەس نەک لە قەزای شێخان لە سنووری ئێمە توش بوونە لە خواروی عێراق هاتینە سەرباز بوونە ئەو پێنجی چاک بوونەوە لە ماڵن. هەفتەکەی دیکە کەوەی تووشی ڤایرۆسی کۆرۆنایە کە برادەروێشەکانی ناحەی کەلەکچی بوونە سەردانی سلێمانیان کردو بۆ مەراسیمی خاڵی خۆش بوو شێخ محەممەد کە گەڕانەوە ئەمە کەرنتینەمان کرد و پشکنیمان بۆیان کرد 5 کەس لەوانە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ئێستا لە کەرنتینەی شێخان 139 کەس لە ژێر کەرنتینێدانە 83 کەسی بەرکەتی ئەو 7 کەسانە ئەوانی تووشی کۆرۆنا بوونە دەروێشەکان بەرکەتینە لە کەسەکان نێزیکیان و لەوانی بەرکەتینە. هاریکاری ڕێڤەبەریە سەخلەمیا شێخانجی داخوازی وڵاتیان شێخان کرد و هاریکار بن و دێسان پێگیری بڕێنماین بکەن داکو بهێنە دوورکردنی ئەوی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە وەکو بەڕێوەبەری تەندروستی شێخان داوا لە هەموو خەڵکی بە شەرەفی خۆمان دەکەین سنووری قەزای شێخان هاریکارمان بن پابەند بن بە ڕێنمایی تەندروستی داوا لە خەڵکی خۆمان دەکەین زۆر داوا دەکەین بۆ سەلامەتی خۆیان بۆ سەلامەتی ماڵ و منداڵی خۆیان بۆ سەلامەتی ئێمە قەزای شێخان هەمووی هەر پێزانی بزان هەر کەسێک کە سەربازی دوگەڕایەوە قەزای شێخان یان هەر کەسی دەکەی بە سەردانی بێتە قەزای شێخان یان خۆاتی تەمالی خۆی ئاگاداری بەرە پۆلیس و ئاسایشەکان بکەن یا ئاگاداری تەندروستی شێخان بکەن لە نزیکەوە زیاتر ئاگاداریان پێشی ئەو ڤایرۆسە یعنی تەشنە بکات یان بەڵاو ببتەوە یان لە دەستمان دەرکەویت. دەیەدەزانین کورد سنوورێ پارێزگەها دهۆکێ 326 کەس توشبەی ڤایرۆسی کۆرۆنا بووینە و جوانە 256